او معارضه بکن امیش هنده حسابی بحرایی یک بشره. ساڵی 2007 برێت مەگۆرد نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ شەڕی داعش بە ناوی هاوپەیمانانەوە لە سەربازگەی سحەڵا خاڵی خستە سەرپیت و بە مەسعود بەرزانی وتووە ئەم ڕیفراندۆمەی دەیکەی تووشی زیانتان دەکا، بەڵام بەرزانی لە وەڵامدا وتی حساب بۆ کەس ناکەین. مادەم ئەو معارضێ بکەن ئەمیش هەندە حسابێ بحرایی یەک بەشەرن. ئەوەش مەسعود بەرزانی بەلای هاوپەیمانانەوە لە کەسێکی دڵخوازەوە کردە سەرچاوی مەترسی. بەو هۆیەوە ئەمریکیەکان دەستیان لە بەرزانی بەردە، خستیانە بەردەم سوپای عێراق. بۆیە لە 16 ئۆکتۆبەردا ئەگەر لە پردێگڵۆپی سووریان هەڵنەکردایە سوپای عێراق ئاڵای لەسەر قەڵای هەولێر هەڵدەکرد. هەر دوای ماوەیەکیش لە ژێر فشاردا مەسعود بەرزانیان ناچار کردواز لە سەرۆکایەتی هەرێم بێنێت و دەسەڵاتەکانی بەسەر مەسرور بەرزانی و نێچیروان بەرزانی دابەش بکات. پلانەکەشی کرد کە وەکو پێویست نەتوانرا جێبەجێ بکرێت لە بەرگریکردن. ئەوەی تر کە زۆر جێگەی سەرنج بوو و تەوەقعمان نەدەکرد ئەوانەی کە ئەمریکا بە تێروریست ناویان دەباتن، ئەوانە سواری دەباباتی ئەبرامسی ئەمریکی ببن و لەبەر چاوی ئەمریکا بێن پەلاماری خەڵکی کوردستان دەن و ئەمریکاش تەماشا بکەن. ئەمە سوالێکی گەورەی دروست کردووە بۆ خەڵکی کوردستان. ئەو کات ڕاوێژکار و ئەندازیاری ئەو ململانەیەی مەسعود بارزانی لەگەڵ ئەمریکا مەسرور بارزانی میراتگر و کوڕک گەورەی بوو، بەڵام ئێستا خۆی لە ناو جێژاوی ململانەکەدایە و بە هەمان دۆخی باوکی تێپەڕ دەکات. کەیسی بەندکراوەکانی بادینان بۆ شای نێوان مەسرور بارزانی و ئەمریکیەکانی زیاتر کردووە و لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و نێوەندە باڵاکانی ئەمریکا نیشانەی پرسیار کەوتۆتە سەر مەسرور بارزانی. لە هیچ سەردەمێکدا ئەمریکیەکان بەم ڕوونیە پەیامیان لە بەرامبەر سەرۆکوەزیرانەکانی هەرێم دەرنەکردووە. بە ستودوی کانونی یەکەمی 2020 مایک پامپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بەڕوونی بە مەسرور بارزانی وتبوو ئەوان بەردەوام دەبن لە پشتیوانیکردنی میدیای ئازاد لە عێراق. ئەوەش پەیامی ڕوونی ئەمریکا بوو بۆ مەسرور بارزانی تاوەکو فشار لە سەر میدیا کەم بکاتەوە، بە تایبەت ئۆفیسەکانی ناڕتی بکاتەوە بۆ ئەوەی مەسرور بارزانی تێبگا کۆنسوڵخانەی ئەمریکا لە ئەولێر بە کوردی پەتی جەختی لە ڕاگەیەنراوەکەی پامپایۆ کردەوە. دوو مانگی نەخایەن مەسرور بارزانی و وەیسی بارزانی سەرۆکی ئەژانسی پاراستن زیاتر لە 50 ڕۆژنامەنووس و چالەکی بادینانیان دەستگیر کرد. ئەوەش بەلای ئەمریکیەکانەوە جێگای نیگەرانی بوو، بۆیە فشاریان خستە سەر مەسرور بارزانی تا ئەو کەیسە بە ڕێگەیەکی یاسایی چارەسەر بکە. مەسرور بارزانی بێ گوێدانە هۆشداری ئەمریکیەکان خۆستنەوەی هەلی دروستبوونی کابینەی تازە لە ئەمریکا بە دروستکردنی بەڵگەنامەی ساختە و پاسابی یاسایی 6 ساڵ زیندانی بەسەر 5 چالاکوانی بادینان سەپان. ئەوەش بەلای ئەمریکیەکانەوە نیگەرانی زۆری دروست کرد، هەر بۆیە ئۆفیسی ڕاگەیاندنی نێردەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە باڵاترین ئازا بەیانێکی بەپەلەی بڵاو کردەوە و خاڵی خستە سەر پیتەکان و بەڕوونی دەڵێت بە وردی چاودێری دەستگیرکردن و پاشان دادگایکردنەکانی ئەم دوایی ڕۆژنامەنووسان و چالاکوانان کردووە. جەنابی سەفیری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەغدا، جەنابی قۆنسڵ، میوانە بەڕێزەکان هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاو. ئەمریکیەکان بۆ ئەوەی پەیامەکانیان ڕوونتر بگە دوور لە چاوی کامێرەکان سەردانی نێچیروان بارزانیان کرد و هۆشداریان داوە لەوەی ئەگەر ئەم پێشێلکاریانەی سەرۆکوەزیران بەردەوام بێ بیر لە بژاردەی کشانەوەی قۆنسوڵخانە و بژاردەی دیکە دەکەنەوە. نێچیروان بارزانی لە مەترسی دۆخەکە تێگەیشتووە، بەڵام مەسرور بارزانی و وەیسی بارزانی کە ئەندازیاری سزادانی ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانان نایانەوێت بچنە ژێرباری فشاری ئەمریکیەکان. هەر بۆیە مەسرور بارزانی وەکو تەحادایەک بۆ خواستی بەیاننامەی ئەمریکیەکان تەنها چەند خولێکێک پاش ڕاگەیەنراوەکەی ئەمریکا بە تویتێک وتی با ڕێگە بدەین دادگاکان سەر بەخۆ مامەڵە بکەن. ئەوەش هێندەی تر ئەمریکیەکانی نیگەران کردووە.
وڵات لە زاری چەند سەرچاوەیەکی دیبلۆماسی کوردیەوە لە ئەمریکاوەی پشتڕاست کردوێتەوە مەسرور بارزانی لە ناو ناوەندە باڵاکانی ئەمریکا بەهۆی ئەو پێشێلکاریانەی دەیان کات پاڵ پشتی نەماوە وەکو سەرۆک حکوومەتێکی دیموکرات وێنە ناکرێت. ئەو سەرچاوانە جەختیان لەسەرەوە کردوێتەوە ئەمریکیەکان چاوەڕوانی دوا بڕیاری سیستمی دادوەری هەرێمی کوردستانن کە لەلایەن دادگایەتی هەڵچوونەوە بڕیاری لێدەدرێت. بۆیە دوای ئەو بڕیارە ئەمریکیەکان هەڵوێستی دیکەیان دەبێت. بۆیە ئەگەر بڕیاری دادگایەتی هەڵچوونەوە جەختکردنەوە بێت لە بڕیاری دادگای هەولێر ئەمریکیەکان ڕەنگە و شێوەی مەسرور بارزانی وەکو سەرچاوی مەترسی وێنە بکەن. ڕێگای بۆ خۆش نەکەن تاوەکو بەردەوام بێت لە دەسەڵاتی سیاسی. ئەوەش دەرگای جەهەنەم بەڕووی پارتی و بنەماڵی بارزانی دەکاتەوە.